ئەو کەسانی کەوا بزانن خۆیان خۆش دەوێت یاننا ئەم سێ خاڵە لە خۆیاندا بەدیکەن دەی ئەمڕۆ بیکە پێوەری یەکەم کاتێک ئەخەویت و کاتێک هەڵەسیت بە یادی خوا بخەویت و بە یادی خوا هەڵسیت. ئەگەر بە یادی خوا دەخەویت و بە یادی خوا هەڵەسیت لە خەو مژدەت ئەدەمێ ئەوە نیشانی ئەوەیە تۆ بەڕاستی ڕازگۆی لە خۆشویستنت بۆ خودا. خاڵی دووەم ئەوەیە کاتێک دەیتە ناو نوێژ دوای تەکبیرەی ئیحرام الله ئەکبەر دوای تەکبیرەی یەکەم تەواو انقطاعکەی لە عالەم بیر لە ئیش و کار و ماڵ و منداڵ و خێزان نەکەیتەوە چونکە تۆ میێوانی خودای گفتوگۆیە لە نێوانی خۆت و خودا. ئەگەر انقطاعت کرد خوشوع گرتی مژدەت ئەدەمێ ئەوە تۆ خوای گەورەت خۆش دەوێت و ڕازگۆی. سێ لە کاتی بەڵا و موسیبەت و ناڕەحەتی و نەهامەتیە کە دەدا